کۆلێژی زانست بەشی فیزیا کەمترین کۆنمرەی وەرگیراوی بۆ ساڵی خوێندنی 2021-2022 بە پارالێل زانکۆلاین چەند بووە؟ بۆ زانینی بینەری ڤیدیۆکەمان بن. سڵاوتان لەبێ خۆشەویستانی من سرود خورشید فەرمانبەر لە سەرۆکایەتی زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر و ئەندامی لیژنەی ڕاوێژکاری پڕکردنەوەی فۆرمی زانکۆلاین لە خزمەتتانین لە کەناڵی ئاسۆی زانکۆ بۆ باسکردنی بەشی فیزیا لە کۆلێژی زانست و کەمترین کۆنمرەی وەرگیراوی بۆ ساڵی خوێندنی 2021-2022. خۆشەویستانم، ئێمە کە باسی ئەم کۆنمراناکەین بۆ ئەوەی بەرچاوڕوونی بێت، بۆ ئەوەی بناغەیەک بێ لە بەردەستمانە لە کاتی پڕکردنەوەی فۆرمی زانکۆلاین سودمەند بێ بۆمان، بزانین ئەو بەشانێک کە دڵخوازی خۆمانە ئاخۆ لە کۆنمرەکەمانەوە نزیکەیاننا ئێمە هەموو کادوتومانە هەر بەشێک هەڵەبژێریت 3 بۆ 5 نمرە لە سەروی ئەو 3 بۆ 5 نمرە لە خواروی ئەو واتە کۆنمرەکەت بەو شێوازە دابشکرد لە مەجای دە کۆنمرەیە تۆ پڕکردنەوەکانی خۆت بکە. بۆیە بۆ ئەوەی سودمەند بن لە کەمترین کۆنمرەی باسکراو لە ڤیدیۆکانمان تا کۆتایی بینەر بن و ئێوەش هەر پرسیار و سەرنجێکتان هەبوو بۆمان بنێرن، ئێمەش لە خزمەتتان نابین. فەرموون. لایک، کۆمنت، سبسکرایبی کەناڵ لە یاد مەکەن و هاوڕێیانتان ئاگادار بکەنەوە بۆ ئەوەی ئەوانیش بتوانن سودمەند بن لە کەناڵەکەمان و هەر پرسیارێکیان هەبێت ئێمە وەڵامیانە دەینەوە. لە خزمەتتانین بۆ خزمەتی ئێوە کەناڵی ئاسۆی زانکۆ ئامادەیە. هیوادارین سەرکەوتوو بن.